لە پاش ڕووداوی گەڕگرتنی ژمارەیەک ئۆتۆمبیل و زیانێکی زۆر لە ڕووداوەکە وەزیری ئاوادانکردنەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بە یاوەری قایمقامی دەربەنیخان و ژمارەیەک بەرپرسی حکومی سەردانی شوێنی ڕووداوەکەیان کردو لە نزیکەوە زیانەکانی ڕووداوەکەیان لە تونێلەکە بینی. قایمقامی قەزای دەربەنیخان ڕایەگەێنێت یەک توێژ چیمەنتۆ و ڕووناکی و کێبڵی گواستنەوەی کارەبا و ڕێگای تونێلەکەش خراپ بووە. ئێستا تونێلی دەربەنیخان مەترسیدارە و ناتوانرێ هاتوچۆی تێدا بکرێت. بەڵێ دیارە لە ڕووی کارەباوە ئەو خەتی کارەبای ڕئیسی نێوان دەربەندیخان شارە زورەوە هەمووی تەواو تەفلیش بووە و ناو تونێلەکە ئەوەتای بینی هەموو لە ڕووی ڕووناکی و ئینارە و ئەوانەوە هەمووی تەواو کۆتایی بەعمل نایە و تەبقی ئەوەی تونێلەکە خۆت بە چای خۆت دەیبینی تەبقی دەرەوەی دیوی دەرەوەی هەمی هەڵەوەرێت. بەڵێ ئەوانە دەبێ هەمووی خۆی تیمی شارەزا هەم لە بواری ڕێگاوبان هەم کارەبا هەم لە ڕووی ئەمانە ئەبێ تەشخیصکەن هەم بەرگری شارستانی ئەوانە دەتوانن تەخمینی زەرور زیانەکان بکەن. ئێمە چاوەڕوان دەکەین لە ڕۆژانی داهاتووە لیژنەیەکی مختصەص بەمە پێک بێنێت و بۆی زیانەکان دیاری بکرێت. لەبارەی ئەو مەترسیانە وەزیری ئاوادانکردنەوە دەڵێت چارەسەری کاتی دروست دەکەین، ڕێگای بارهەڵگرەکان لە ئۆتۆمبیلی بچووک جیا دەکەینەوە. دوو چارەسەری بەپەلەی خێراکەین، یەکەمیان ڕۆژنکردنەوەی تونێلەکە خۆی، دووەمیشیان قرتاوکردنی ڕێگای بەردەکەر ناوتاق چەمەرگە. وەزیرەکەی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت ڕێگایەکی دووساید و دوو تونێلی تر لە بەرنامەدایە لەگەڵ کۆمپانیا لە گفتوگۆداین و لەم ساڵدا دەست بە کارکردن دەکرێت تێیدا. لە ئەنجومەنی وەزیران لە وەزارەتی پلاندانان و وەزارەتی ئاوادانکردنەوە بۆ گفتوگۆکردن لەگەڵ هیچێک لە باشترین کۆمپانیەکانی ناوچەکە بۆ ئەوەی لە زووترین کاتە دەستکەین بە کارکردن بۆ دروستکردنی تونێلی دوو تیوبیتر بۆ تونێلی دەربەنی خەرواتە ئامادەکاریەکان وای ئینشاڵڵا لەم ساڵا دەستەکەین بە جێبەجێکردن لەو پرۆژەیە پشت بەخوای گەورە. ڕێگای تونێلی دەربەنیخان تاکە دەواازەی نێوان سلێمانی و گەرمیان و شارەکانی تری عێراقا. قورسایی ڕێڕەوی مەرزەکانی وڵاتی ئێرانیشی لەسرە. باهۆی سەختی و خراپی و ڕێگاوبانەکانەوە زۆر کاتەم ڕێگایە دادەخرێت و زیانی ماڵی و گیانیشی لێ دەکەوێتەوە و دەیان ساڵە بەڵێنی چاکردنی دراوە بەڵام کردداری لە پاش نەبووە. تونێلەکە لە ساڵی 1955ەوە دروست کراوە و بە پێی پێوەرە ئەندازێرەکان لە ئێستادا گونجاو نییە بۆ بەکارێنەر و بەکارێنەریشی بۆتە مەترسێکی بەردەوام لە سەر ژیانی هاوڵاتیان و شۆفێران. ڕێبین محەممەد شارپرس دەربەنیخان. ئەگەر دووسەم لێ بەسەرچاو من پێم خۆشە ئەوە بکەیت ئەگەر بیگەیتە بڕیان بڕوا شتێکی زۆر بڕیارێکین بە بڕیارێکین